بینەرانی بەڕێزم کاتە و هەموو کاتێکتان شاد و کامەران خۆشحاڵین کە لە بەرنمەیەکی نوێی کوردستان 24 لەگەڵتان دەبین. بەرنمەکەمان بە ناونیشانی ڕۆژمێری هەڵبژاردنەواتە بە درێژایی کاتی هەڵبژاردن، هەرچەندە هێشتا کاتی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردنیش دەستی پێ نەکردو، بەڵام ئێمە لە ڕێ ئەم بەرنمەیەوە لەگەڵتان دەبین. قسە و باسمان لەسەر هەموو ئەو یاساشکێنیە یاخود ئەو ناوزڕاندنە هەرچی کارێکی ناڕەوا یاخود نایاسایی لە تەواوی بانگەشەی هەڵبژاردندا دەکرێت. ئێمە قسەی لەسەر دەکەین و بۆ زۆریش لە بەرنمەکانمان هەوڵ دەدەین میوانمان هەبێ لەگەڵ میوانەکەمان قسە و باسی زیاتر دەکەین. وەکو گوتیشم ئەمە یەکەم ئاڵقەی بەرنمەی ڕۆژمێری هەڵبژاردنە. بۆ ئەم ئاڵقەیە ئێمە لەسەر بانگەشەی پێشوەختە قسە دەکەین. هەموو لایەکتان باش دەزانن لە زۆنی سەوز زۆر دەمێکە 2 هەفتەش زیاترە بە تەواوی دەستیان پێکڕێەوە نەکەر کاندیدەکان، بەڵکو سەرۆکی حیزب و لایەن و لیست و هەرچی هەیە دەستیان پێکردو کە ئەمە خۆی لە خۆیدا یاساشکێنیە. ئێمە دێنە سەر ئەو بابەتانە، بەڵام سەرەتا پێم خۆشە کە میوانەکە بە ئێوە بناسیێنم. میوانەکەمان زۆر بەڕێز کاک دیار نەسرەدین کەریم، شارەزای بواری هەڵبژاردن ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵماندایە. کاک دیار زۆر بەخێر بن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە. ئێمە قسە و باسمان دەبێ، بەڵام سەرەتا بە بێمە سەر ئەوەی کە لە دنیادا لە دنیای دموکراسیدا کاتێک بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکا کاتێک کە کاتەکەی دیاری دەکرێت. لای ئێمە هێشتا دیاری نەکراوە ئەو لایەنانە ئەو کاندیدانە ئەو کەسانەی کە ئێستا هەڵپی بانگەشەی هەڵبژاردنیانە 2 ساڵ لەمەوبەر هەر ئەوانە بوون نەیان هێشت هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. نەکەر ئەوە بەڵکو پەنایان بۆ نەیاری سەرەکی هەرێمی کوردستان بردوو لە ڕێگای دادگای فێدراڵی عێراقەوە. ئەوە بوو هەموو یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان کە نادەستوریە بۆ خۆی، چونکە بەپێی دەستوری عێراق هەموو ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستان دەردەچن ئەوانە ئەولەوێتیان هەیە نەک یاساکانی عێراق. ئەم لەسەر ئەم بابەتە قسە زۆر کراوە، نامانەوێت لەسەر و بابەتە قسە بکەین. ئێمانە دێینەوە سەرچی دێینەوە سەر بانگەشەی پێشوەختە. بەڵام کاک دیار پێشەوەی بێمە لای جەنابەت و قسە و گفتوگۆکانمان دەست پێ بکەین، پێم خۆشە ئێمە هاوکارانمان کۆمەڵێک ڤیددیۆ و وێنەیان بۆ ئامادە کردوین لەسەر ئەو پێشێلکاریانەی کە سەبارەت بە بانگەشەی هەڵبژاردننی هی پێشوەختە دەستی پێکردو. ئێمە هاوکارانمان هەندێکیان بۆ ئامادە کردین، با پێکەوە بینەری بین لەگەڵ بینەران، دواتر قسەی زیاتر لە ئەم بابەتە دەکەین. فەرموو. ئەگەر سیرکەین بینەرانی بەڕێز، ئەگەر تەماشاکەین، ینی ئەمە جۆرێکە لە بانگەشە. مەسەڵەن ئەڵێ کۆتایی پێدەهێنین. کۆتایی بە چی دەهێنین؟ بە داگیرکاری ناوچە داگیرکراوەکان لە کەرکووک و دووس خورمات و خانەخین و ئەو ناوانە، یان بەچی؟ یان دەتانەوێت هەرێمی کوردستان بڕوخێنن ئەوەی کە بە خوێنی گەلی کوردستان دروست بووە؟ ئایا بەما ئەتانی بیڕوخێنن یان نا؟ کامیان ئەگەر ئەم هەرێمە نەبوایە کە بە ڕاشکاوانە دەتوانین بیڵێن ئەمە بەرهەمی خوێنی شەهیدانە، ئەم بەرهەمە ئەمەیە. ئەگەر ئەم دیموکراسیە نەبوایە ئێستا جەنابەت نەدەتوانی وا بە ئازادانە بتانی ئەم قسانە بکەیت و یاخود ئەم جۆرێک لەم هەڕەشە و گوڕەشانە فەرموو بەراوردێکی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و چواردەوریشمان بکەن. بەڵێ زۆر باشە. من ئێستا هەندێک لەوانەما بینی کاک دیار، من دێمە لای جەنابتان دووبارە سڵاوتان لێبێ. من دەمەوێت لە بانگەشەی پێشوەختەوە دەست پێ بکەین. پێشەوەی جوابی پرسیارەکەی جەنابەت بەمەوە دیقەتی بەشێک لە ڤیددیۆکانمدا ئەم ڤیددیۆیانە یعنی دروشمی مەترسیداریان تێدایە. دروشمی تایە بە بڕای من ئەگەر ئەم دروشمانەوەکە خۆی جێبەجێ بکرێن لەوانەیە بێتەوەی تێکدانی دۆخی ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان، تەنانەت هاوڵاتی. من وەکو کەسێکی ئەم شارە لە ناو خەڵکەم ئەو دروشمانی کێسەی بینین لەسەر جادە گشتیەکان بە بەرزەپردەکانەوە بەشێکیان لە ئێستاوە خەڵک قسەی لەسەرەکەن، نەک لە بەرەوەی کە ئامانجەکەی پشتی ئامانجی ئاوەدانکردنەوەی کوردستان بێ، نەک لە بەرەوەی کە خەڵک دڵی پێی خۆش بێ. بە پێچوانەوە خەڵک مەترسی لیان هەیە، خەڵک ئەترسێ ئەم دروشمانە بە پێی ماناکەی بە پێی گرنگی پێدانەکەی مەترسی بێ بۆ سەرژیانی خەڵک بە تایبەتی لە شاری سلێمانیە. ئەمە یەک خاڵ کە سەرنجی ڕاشەشەم. خاڵی دووەم بەکارهێنانی ئافرەتی بەتەمەن
لە دروشمەکانی هەڵبژاردنەکانی ئەم جارەیە لە بانگەشەی هەڵبژاردنە لە ڤیدۆکان کە لە بۆ کەناڵەکانی بەشێک لە لایەنەکان کراوە. من تێناگەم چۆن توانیوانە یان چۆن لە ڕووی وژدانیەوە ڕێگان بە خۆیان داوە کە ئەو ئافرەتە بەتەمانانە بەکاربێنن لە بەرامبەر بڕێک پارە بێت یان بە شێوازی هەڵخڵەتاندن هەڵیان خڵەتان. پێدوانی ئەمە کاک دیار ینی بەشێکە لەو سیاسەتە پۆپۆلیزمی کە ئێستا بە دیاریکراویش لە زۆنی سەوز بەکاردێنرێت پۆپۆلیزم هەڵخەڵەتاندنی خەڵک خۆڵکردنە چاوی خەڵک وا لە خەڵک بکەی کە هەرچی کوردی بێ خراپە هەرێم خراپە کوردستانی بوون خراپە کوردبوون خراپە داگیرکاری باشە. دروشمەکان دروشمی مەترسیدارن ڕێگای زۆر نابەجێ و نایاسایی بەکارهێنراوە بۆ ئەوەی کە هانی خەڵک بدرێت دژی بە قەنەعەتی من دژی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نۆیەم و لەو تایبەتی تر یعنی کە هانی خەڵگە درێت وەکو چۆن لە ساڵی 60ەکانەوە تاوەکو ئەمڕۆ ئێمە تیاژین هانی خەڵک دراوە دژی پارتی دموکراتی کوردستان ئەم دروشمانە بە تایبەتی ئاراستن بۆ دژایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دموکراتی. زۆر باشە کاک دیار ئێوە شارەزای بواری هەڵبژاردنن ینی تا کاتەکەی دیاری نەکرابێت نابێت هیچ کاندیدەیەک هیچ سەرکردەیەک هیچ لایەنێک دەستپا بە بانگەشە بەڵام ئەوەی دەیبینین هەم بەشێک لە سەرکردەی لایەنەکان هەم زۆرێک لە کاندیدەکانیش دەستیان پێکردووە. ئایا کۆمیسیۆن لێرەدا من ئەمەیە پرسیارەکەی من ئەمەیە بە دیاری کراویش کۆمیسیۆن بۆچی بێدەنگە هەر بەڕاستی کۆمیسیۆن بەلایەنە یان بێلایەنە ئەگەر بێلایەنە بۆچی سزای ئەو لایەنانەوە ئەو کاندیدانە نادا خۆتیایەتی لە یاساکەشیدا دەڵێ تەنانەت تا ئەگاتە ئەوەی دوورخستنەوەی کاندیدێکیش لە پرۆسی هەڵبژاردن. کاک حاکم مەسلەی کۆمیسیۆن لایەنداری کۆمیسیۆنیان بێلایەنبوونی کۆمیسیۆن ئەم کۆمیسیۆنە بمانێ و نەمانێ کۆمیسیۆنی سەرجەم عێراقە بەڵام من یەکشت بیری جەناب و بینەرانی شەخەمەوە کە ئێمە خۆمان کۆمیسیۆنێکی هەڵبژاردنمان هەبوو کۆمیسیۆنێکی کوردیمان هەبوو ئەم کۆمیسیۆنە بەڕێکەوتنی هەموو سەرجەم و لایەنانە پێک هاتبوو کە لە پەرلەمانی کوردستانە کورسیان هەیە و لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدار بوون بەڵام بەداخەوە بە کۆمەڵێک هۆکار ئەم کۆمیسیۆنە ئێستا تەجمید کراوە و ناتوانێت هیچ دەورێکی هەبێت لەم پرۆسەیە ئەوەی کەماوەتەوە ئێمە بە ئەمری واقع خۆمان تەسلیمی یان پرۆسەی هەڵبژاردنەکەمان تەسلیمی کۆمیسیۆنی عێراق کراوە کە ئەم کۆمیسیۆنە لە ئەنجامی سکاڵای کۆمەڵێک لایەنی کوردی لە دادگای باڵای فیدرالی و پەکخستنی پەرلەمان پەکخستنی کۆمیسیۆنی هەرێم کەمانە هەمووی ئامانجی ناڕوون لە پشتیانەوەیە کە وایان کرد بەهۆی سکاڵاکانەوە توانیان پەرلەمان و کۆمیسیۆنی هەرێم لە کار بخەن پەنایان برد بۆ دادگای باڵای فیدرالی ئەو دادگایش بە شێوازێکی ناڕەوە بە بڕای هەموو لایەک نەک هەر ئێمە هەیان هەر من هەستا بە هەموارکردنەوەی یاسای ژمارەی ساڵی 1992 یاسای ژمارەی ساڵی 1990 پەرلەمان هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و هەموارێکی کردووە کە ئێمە توانین بڵێن هەموارێکی زۆرم لێیە کە زۆرینەی کورد یان ئەو هێزانەی کە زۆرترین ژماری دەنگدەری کوردستانی لەگەڵا بووە دژی ئەو هەژمارە بووە پێکاتەکانی بێبەش کردووە ئەو هەژمار ئەو هەموارکردنە لە کورسی لە 11 کورسی ئێمە لە 111 کورسیەوە هاتوینەتە سەر 100 کورسی کە بەداخەوە ئەمە بێبەشکردنی پێکاتەکانە لە ئەوە لە عێراق نەکراوە بەڵام لێرە کردووە بێگومان زۆر کاک دیار من هەردێمەوە سەر کۆمیسیۆن بە خۆت باش دەزانی ئێوە شارەزای بواری هەڵبژاردنن ینی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش قسەی لەسرە لە هەڵبژاردنەکانی عێراقا دەیان گلەی و گازەندە هەبوو لەسەرەوەی ئەم کۆمیسیۆنە نەیتوانی بە تەواوی ئەو هەڵبژاردنە بەڕێک و پێچی بەڕێوە بەرێ گەرەنتی چییە ئەتوانێت ئەم هەڵبژاردنەی هەرێمی کوردستان بەڕێکی بەڕێوە ببە؟ کاک حاکم ئێمە خەڵکی کوردستانیش خەڵکی ئێستا خەڵکێکی بە ئاگایە هەمووان نەزانین پاشخانی ئەم کۆمیسیۆنی عێراق چۆنە ئەم کۆمیسیۆنی عێراق ئەگەر خەڵکانێک بڵێن کۆمیسیۆنی هەرێم کۆمیسیۆنێکی بە حیزبی کراوە کۆمیسیۆنی عێراق لەسەر ئەساسی تایفی و حیزبیش دامەزێنراوە کۆمیسیۆنێکە چەندین جار هێزی گەورە تایفەی گەورە لە عێراقا کە زانیوێتی لە بەرژەوەندی خۆی نییە
حسابی بۆ دەرەنجامەکان نەکردووە لەبەرەوە هەموو کادەم کۆمیسیۆنە جێگەی ئەوەیە ئێمە تێی بڕوانین بە گومانەوە لەبەرەوەی هەر کاتێک لە بڕیارەکانی یان نەتیجەکان لە بەرژەوەندی ئەو هێزانە نەبوو بێ کە لە کۆمیسیۆنە دەوریان هەیە ئەم کۆمیسیۆن بەجددی هەموار کراوەتەوە دەستکاری کراوە تەداخل لە ئیشیان نەکراوە کۆمیسارەکانی گۆڕاون لەسەر تاخواری هەیکەلی تەنزیمی ئەو کۆمیسیۆنە دەستکاری کرا و دەستی تێخراوە بە مەبەستی حیزبی جا ئەمەیە کە هەندێک لایانی کوردی دڵیان بۆ کۆمیسیۆنە خۆشە کۆمیسیۆنی عێراق خۆشە و چاویان بە کۆمیسیۆنی هەرێم و بە پەرلەمانی کوردستان هەڵناتوە لە بەرەوەی کە بەرژەوەندیەکانیان لەولا پارێزرا و کاک دیار بابێنەوە سەر بانگەشەکان باز لە کۆمیسیۆن بێنین جارێ با بێستەوە سەر بانگەشەکان ئەگەر تەماشایەکی بانگەشەکان بکەینەوە دیسانەوە کەسانێک ئەو بانگەشانەی کە ئیکەن ینی ئێستا خەڵخانێک هەیە دەڵێ من هەڵبژێرن من لەبەرەوەی زۆر دەمم گەرمە خۆ مەزانم چۆن پەرلەمان هەڵەجێرمەوە ئایا ئەمە بانگەشەی هەڵبژاردنە یا ئەمە بانگەشەی شەڕە ینی ئەمە پرسیارە تۆ بۆچی دەچی بۆ پەرلەمان دەزانی پەرلەمانتاری چییە دەزانی کاری پەرلەمان چییە ئەم خۆڵکردنە چاوی خەڵکە بۆ چییە ینی ئایا ئەیتوانی بۆ پەرلەمانی عێراقی شەمان قسە بکە یاخود ئەمە تەنها ئەوەیە کە بە خەڵک بڵین ئێمە هەرێمی کوردستان خراپە وەکو گوتم کوردبوون خراپە کوردستانی بوون خراپە ئەم هەرێمەی کە هەمانە خراپە ینی ئەم بانگەشانە چۆنە خوێنیتەوە خوێندنەوەتان بۆ ئەم بانگەشانە چییە ئایا ئەمە لەگەڵ یاسا و ڕێسای کۆمیسیۆنیشدا دێتەوە یان نا احتیمالە لە تا کۆتایی ئەم هەفتەیە کۆمیسیۆن ئەو وادەیە دەستنیشان بکات بە پێی مادەی دوو لە پەیڕەوی بانگەشەی هەڵبژاردن هەموو حیزب و کاندید و هاوپەیمانی سیاسیەک بۆیان هەیە دەستکەن بە بانگەشەی هەڵبژاردن لە دوای ڕاستاندنی لیستەکان لیستی کاندید و حیزبەکان وە 48 سەعات پێش دەستپێکردنی پرۆسی هەڵبژاردن ئێمە بێ بکەوینە سەمتی ئینتیخابیەوە بۆ ئەوەی کە بانگەشە کار نەکاتە سەر پرۆسی هەڵبژاردن یانێ ڕابوەستێ ئەبێ ڕابوەستێ ئەمە لایەکی لاکەی تری کە جەنابەت باسیەکەی کۆمیسیۆن ڕێکاری توندی گرتوۆتە بەر لە ڕێگەی دروستکردنی چەندین لیژنەوە بۆ ئەوەی کە احتیوای ئەو سەرپێچیانە بکات یان ئەو حیزب و کاندیدانە بکات کە پێشوەختە دەستیان کردەوە بانگەشەی هەڵبژاردن هەر لەم سیاقەیە حەزەکەم باز لەوە بکەم کە جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرجەم پارێزگارەکانی هەرێمی کوردستانە کۆبوونەوەیان کردو لیژنەیەکی باڵا دروست بووە بۆ سەرپەرشتیکردنی ئەو پرۆسەیە بێگومان بە هاوکاری لەگەڵ کۆمیسیۆنە کە ئێمە دیقە دەین سەیرەکەین وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی پارێزگارەکانەوە کۆمەڵێک ڕێنمایی توندیان دابەزاندووە باش وەکوچی ینی ڕێنمایەکە قورستترین سزا چییە ئەوەی کە هەبوو دەڵێ سزای مادیە تا دوورخستنەوە تا دەگاتە ئەوەی دوورخستنەوە لە پرۆسی هەڵبژاردننیش ینی قورستترینی چییە تەنانەت هەڵوەشانەوەی نەتیجەی کاندیدێک یان حیزبێک ئەگەر سزایەکی ئەگەر سەرپێچێکی تند بکات ببێتە هۆیەوەی کە ئەمە ئێستا سەرپێچی تند نییە کاک حاکم ئەمەی کە ئێستا ئەکرێت بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانیا سەرپێچی زۆر تۆمار کراوە من تازەترین ئەبدەیتم وەرگرتووە هی سەرپێچیەکان کە کۆمەڵێک حیزب و کاندید لەم سنوورەی ئێمەیە و بەڕاستیش لە سنووری پارێزگای هەولێریش سەرپێچی هەر هەیە ئەمە ناتوانین بڵین بەس لەم سنوورە هەیە بەڵام بۆ هەموو سەرپێچیەک سزا دراون ئەو هێز و کاندیدانەی یان ئەو هاوپەیمانیەتانەی کە سەرپێچی ڕێنمایەکانی کۆمیسیۆن و لیژنەی باڵای ئەمنی پارێزگاکانیان کردو ئەسە بۆ نمونە پارێزگاری سلێمانی بەسپاسەوە کۆمەڵێک ڕێنمایی دەرکردووە ڕێنمایی تند بۆ ئەوەی کە کەس نەتوانێت سەرپێچی ڕێنمایەکان بکات لە ڕۆژی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەوە بەڵام با بێمە سەر پرسیارەکەی جەنابەت بە تەحدید کە جەنابەت باز لەواکەی پرۆسەکە پێشوەختە دەستی پێکردووە بانگەشەی پێشوەختەیە ئەمە بۆ ئەمە کۆمیسیۆن منیش و ئەکید خەڵکانی ئەوەی کە ئاگیان لە پرۆسەکەیە ئاگادارین کە کۆمیسیۆن بە چاوێکی تیژەوە بە چاوێکی ڕەقیب سەیری ئەوە کات وەکو مراقیبێک سەیرەکات بزانن چێ تا ئێستا هیچ هەڵوێستێکی هەبوو
ینی هەڵوێستێکی توندیان نەبووە بەڵێ ئاگادار ناڵێم هەر ئاگادارکردنەوە هەڵوێستێکی تند ینی هیچ کاندیدێ دوور خراوەتەوە لەسەرمان نەخێر تا ئەیکەواتە هەڵوێستی سەرپێچەکان بەپێی ڕێنماییەکان نەگەشتوتەوەی کە کاندیدێک دوور بخرێتەوە بەڵام وەکو عەرزی جەنابتم کرد و بینەرانیش بڵێ سەرپێچیەکان سزا ئەوانی سەرپێچیان کردو سزا دراون سزای مادی دراون تا ئەم لەحزەیە نەگەشتوتەوەی کە کەسێک لە کاندیدبوونیان حیزبێک دوور بخرێتەوە دەشگاتە ئەوە بێگومان بەپێی جۆری سەرپێچەکان ئەو سەرپێچی چییە بێگەر هات و کاندیدێک دوور بخرێتەوە یاخود لایەنێکی سیاسی دوور بخرێتەوە نەهێڵن بەشداری بکە ئێمە وەکو عەرزم کردیت کاک حاکم کۆمەڵێک ڕێنمایی زۆر دەرچووە حەزەکەم بە تەسەلسولێک بۆت باسم لیژنەی باڵای ئەمنی لە هەرێمی کوردستان بە سەرۆکاتی جەنابی وەزیری ناوخۆ ئەمان بۆ خۆیان کۆمەڵێک ڕێنماییان هەیە پارێزگارەکان کۆمەڵێک ڕێنمایی هەیە باشە دەستەی ژینگە بە سوپاسەوە ئەم جارە ینی هەستەکەم ئەم هەڵبژاردنە زیاتر هاتۆتە پێشەوە بۆ ئەوەی ژینگەی کوردستان زیاتر لەمە نەشێوێنرێ لە ڕۆژی بانگەشەوە ئەوانیش کۆمەڵێک ڕێنمایی توندیان دەرکردووە بۆ ئەوەی کە کاندید و هێز ویلایانی سیاسی نەبنە هۆی شێواندنی زیاتر و پیسکردترکردنی زیاتری ژینگەی هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە ئێمە بمانەوێت جۆری سەرپێچەکان دیاریکەین بۆ نمونە بۆت ئەهێنمەوە هیچ کاندیدێک یان هیچ هێزێک حیزبێک یان هاوپەیمانێکی سیاسی مافیەوە نییە بچن لە شوێنە پیرۆزەکاندا لە مزگەوتەکان بەکاربێنن کە من بۆ خۆم لە هەفتەی ڕابردووە یەکێک لە کاندیدەکانی حیزبێکی سیاسی لەم سنوورەی ئێمە بینیومە لە مزگەوتێکە هەستاوە بانگەشەی هەڵبژار نەکات کە من ینی وەکو ئەوەی کە ئاگام فەرمانگە حکوومیەکانیش بەکاربێت ئەوە بێگومان ویستم ئەوە نۆکو نمونە باسکەم کە نابێت شوێنە پیرۆزەکان وەکو مزگەوت و کەنیسەکان بەکاربێنین نابێت فەرمانگەکان بەکاربێنین نابێت فەرمانبەری فەرمانگەکان استیغلالی پێگەکەی خۆیان بکەن بۆ خزمەتی کاندیدێک یا حیزبێک نابێت کاندیدەکان بچنە بارگای بارگاکانی پێشمەرگە و شوێنە ئەمنیەکان استیغلالیکەن بۆ ئەوەی کە لەوێ دەنگی خۆیان بڵین دەنگ کۆ بکەنەوە بۆ خۆیان یان بۆ حیزبەکانیان ئەگەر بینە سەر جادە و ئەوەی ستونەکان و بەرزەپردەکان تەنها بۆ ئەوانە ڕێگە پێدراوە کە موافقەتی شارەوانیان هەیە و شوێنەکانیان بە کرێ گرتووە ئێمە باس لە ئەتوانین بڵین جادەی سالم و جادەی پیرەمێرد و کۆمەڵێک جادەی گشتی هەیە لە پارێزگای سلێمانی ئەمانە بکەین کە لەم شوێنانە نابێت بنکە و بارەگای تا بەرزەپردەکان بەکارهاتوە مە ئێستا شەڕەپەڕۆکە دەستی پێ نەکردووە ئەگەر وا بڕایتر نەستونی کارەبا ئەمێنێ نە هیچ فولکەیەک ئەمێنێ ئەو کاتە کاک حاکم ئەمانە جۆرێک لە بتەوێنێتەوە شەریعەتی پێدراوە لە برێ ئەڵێن ئەم شوێنانەمان گرتووە بەکرێ لە شارەوانی گرتومانە ئێمە ئەو لیژنانەی کە کۆمیسیۆن لە ڕێگەیەوە چاودێری پرۆسەکە کات بە هاوکاریە لەگەڵ لیژنەی ئەمنی پارێزگای لەگەڵ شارەوانیەکان زۆر باش وەکو کە باسمان کرد ئێمە ئەتوانین باسەوە بکەین کە ستونەکان دارەکان بەرزەپردەکان دیوارە گشتیەکان مەکتەبەکان خەستەخانەکان ئەو شوێنانی کە شوێنی گشتین ئێمە نابێ بەکاری بێنین ئەگەر پسوولەیە گیان ڕێگە پێدانمان نەبێت ئەگەر هەمویان پێشەوانی یاسان بەپی یاساکانی کۆمیسیۆن سزا درێت زۆر باشە کاک دیار ینی بە ئێمە بە لەمەشە حەزەکەم زۆر بەڕاشکەوانە وەڵام دەیتەوە من سوپاس دەکەم یعنی ئەگەر کۆمیسیۆن ئێستا کاردانەوەیکی ئەو تۆی نەبێت کارگانەوەیکی توندی نەبێت لەسەر ئەم یاساشکێنیە ئەم بانگەشەی پێشوەختە کە هێشتا بانگەشە نەبووە تا بانگەشە بە ئاشکرا دەبینین ئەگەر ئەوەی نەبێت گەرانتی چییە کە دواتر کۆمیسیۆن ڕێگرە بێ لە تەزویر و لە گزی و فزی کەخوا بە گەورەی خۆی زانێت لە چەند لاوە گزی و فزیە کرد ینی گەرانتی چییە کە کۆمیسیۆن نەتوانێت ڕێگەلەوە بگرێت کاک حاکم با من جاریشکە بێمەوە سەر کۆمیسیۆن وەکو بیدایەت هەوڵمانە باس لەوە بکەین کە ئەم کۆمیسیۆنە چۆنە و چێ بەڕێوەی بات ئەم کۆمیسیۆنێمە بەداخەوە لە ڕابردوویکی زۆر نزیکە کە ساڵی 2021 ئێمە بینیمان ئەم کۆمیسیۆنە لە ڕێگەی سیستمی تازەوە سیستم ئەلکترۆنی و پرۆسەکەی بەڕێوەبر بەڵام پرۆسەکە هاکرا و پرۆسەکە دەستکاری کرا و ژماری دەنگەکان کۆمەڵێک حیزبی کوردی لە ناوجەرگەی من وستم ناینێنم لە جوغرافیایکی عەرەبیە دەنگی هێناوە کەواتە هیچ گەرانتیەک نییە ئەگەر ئێمە بیرمان نەچێتەوە پارتی دیموکراتی کوردستان بۆچی چەند مانگێک لەمەوە پێش بڕیاریدا کە بەشداری ئەم هەڵبژاردن نەکات کە لە بەرەوەی پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵێک بەڵگەی لەلا بوو
بەڵگەی تەواو کە کۆمیسیۆن ئەگەر خۆشیان لە ڕێگەی کارمەندەکانی خۆشیانەوە نەبێت لە ڕێگەی کارمەندی فەرمانگەکانی پارێزگاکانیشەوە نەبێت لە ئاستێکی سەروترە جۆرێک لە پیلان هەبوو بۆ ئەوەی کە دەستکاری پرۆسەکە بکرێ دوایی لە بەرژەوەندی حیزبێک یان چەند حیزبێکی بچووک دژ بە حیزبێکی گەورە کە هەموو کاتێک بیرمان نەچێ هەموو کاتێک ئەو حیزبە گەورەی کە پارتی دموکراتی کوردستان لە ساڵی 1992 کاڵبژاردن نەکرێ هەتا ئەم لەحزەیە یەکەمی زۆرترین دەنگی دروستی کوردستانی ناوە ئەو حیزبەی تر کە بەرامبەرەتی و ئێستا ئەبینین چۆن بانگەشەی دەست پێ کردووە هەموو کات دووەم بووە کەواتە هیچ کاتێک لە بەرامبەر پارتی دموکراتی کوردستانە باشە یەکێتی نیشتیمانی کوردستان براوە نەبوو زۆر باشە ئەویان بەجێ دێڵین بۆ کاتی دەنگدان بەڵام دێمەوە سەر ئەم بانگەشەی پێشوەختەیە پێت وانە جا چ کاندیدەکان بن چ لایەنە سیاسیەکان بن تەواوی لایەنە سیاسیەکان دەڵێن بەم بانگەشەی پێشوەختە ئەمە فێڵکردن نییە لە دەنگدەرێکی ئاسایی تۆ هێشتا بانگەشە ڕانەگەێنراوە لە ئێستاوە فێڵی نەکە خۆ لە ڤیددیۆکانە ببینیمان کە خەڵکی بەتەمەن بەکارهێنراوە ئەمە جۆرێک نییە لە فێڵکردن یاخو جۆرێک نییە لە گزیکردن لە خەڵک کاک حاکم ئەگەر ئێمە پرۆسەکە بە دروستی بەڕێوەبەرین جەناب دەزانیت کە هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن جۆرێک لە فەنە جۆرێک لە تەکنیک و تەکتیکە بەڵام ئەوەی کە ئێستا ئەگوزارێت بەڵێ بێگومان چاواشەکردنی هاوڵاتیە ئاماژەم پێدا لە سەرەتایە پێم وتم ئەمە شەحنکردنی خەڵکە دژ بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نا بەتەنها دژ بە حکوومەت یاخود دژ بە هەرێمی کوردستان بە تەواوی بێگومان هەرێمی کوردستانە کاک حاکم چێ پارێزەری هەرێمی کوردستانە قوارەکەیە بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان پارێزەرێتی لەبەرەوە من ئەڵێم ئەمە هەوڵێکە بۆ شەحنکردنی خەڵکی بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی دژ بە حکوومەت دژ بە پارتی دموکراتی کوردستان ئەنەوێ جۆرێک لە ناتەبایی دروستکەن لە دڵی خەڵکە پیشانی ئەوەی بدەن کە حکوومەت هەرێم حکوومەتێکی خزمەت گوزار نییە بەڵام من ئەوە ناڵێم ئەم حیزب و لایەنە سیاسیانەی کە لەم سنوورەیان حەزەکەم بزانم یعنی کە هاتن ئێستا نا کە لە مەرحەلی چاوەشەکاریان لە ڕۆژی بانگەشەیە چی بە خەڵکەڵێن بە خەڵکی سلێمانی ئەڵێن چیمان بۆ ئێوە کردووە پێمان بڵێن پرۆژەکانیان خزمەتەکانیان چیان بۆ خەڵکی سلێمانی بۆ ئەوەی خەڵکی سلێمانی بچێ لە ڕۆژی 20 بچێ دەنگی بات زۆر باشە ئەوە هەڵەگرین بۆ کاتێککە ئەوەی کە پێم سێر ینی تا ئێستا لەم بانگەشەی پێشوەختەیە هیچ کاندیدێک هیچ لایەنێکی سیاسی باسی پرۆژەکەی خۆی نەکردو ناڵێ کە چوینە پەرلەمان چ دەکەین چه پرۆژەیەکم پێ دەمانوێت پەرلەمان چی لێ بکەین کام جۆرە یاسا هەوڵە دەین دەربچێنین چۆن ڕێگری لە زوڵم و ستەمی نەیارە سەرەکیەکەیە کە ئەویش لە بەغدا و زوڵممان لێ بکەن و نەیەڵن دەستخەنە کاروباری ئەو دەستگا یاساییە کاک دیاربڕاستی ئێمە بەداخەوە ینی کاتمان هەر ئەوەندە بوو دەنا هێشتا پرس زۆر بوو زۆر بەڕێز کاک دیار نەسرەدین کەریم شارەزای بواری هەڵبژاردن گەلێک سوپاس کە بوویتە میوانی یەکەم ئاڵقەی بەرنامەی ڕۆژمێری هەڵبژاردن بەڕێزان ئەم ئاڵقەیەی ڕۆژمێری هەڵبژاردن وەکو پێم گوتن ئەمە یەکەم ئاڵقە بوو ئێمە بەردەوامیمان دەبێت بە درێژایی مانگی هەڵبژاردن یاخود تەواوی ئەو کاتەی هەڵبژاردن بەڵام لێرمەوە دەمەوێت یەک شت ڕابگەێنم ئێوەی بینەری بەڕێز ئێوەی بینەری خۆشەویست دەتوانن ببنە بەشێک لە ئەم بەرنامەی ڕۆژمێری هەڵبژاردن بەناردنی ڤیددیۆ بەناردنی وێنە بەناردنی کۆمنت بەناردنی پرسیار بۆ کوردستان 24 پێکەوە هەمومان هەوڵ دەین کە هەڵبژاردنێکی پاک و پوخت و یاسایی بچێتە خزمەتی خەڵکەوە بۆی بتوانین پەرلەمانێکی ساغڵەم وەکو دەڵێن بۆ پەرلەمانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و کەسانی شیا و کەسانی شارەزا بچنە پەرلەمانی کوردستان تا دیدارێکی تر و تا بەیگەشتنەوەیکی تر ئێوە شاد و بەختەوەر بن و کوردستانیش ئاوەدان